زۆر پێویستمان بە خین تێکردن نەبی لە بۆ حالەتێک خین ئەوها بە ئاسانی نادەینە نەخۆش چونکە ئەو خینە لە کەسەکی دیکە وەرگیرەیە یعنی وەک ئەوەیە کە تو کلیەکت لە یەکەکی وەرگرتیا دەیدێ نەخۆشەکی دیکە لۆ نمونە ئەو حالەتانەی کە ئافرەتەکی گەنجە کەم خینیەکی بەسیتی هەیە بە سەبەبی کەم ئاسنی لەبەر ئەوەی مانگانە زۆر نەزیف دەبیتن ئەمە زۆر بەدەگمەن خینی دەدەین خین نادەینە ئەو نەوانە خۆشانە چکە دەرین خینەکەی تو بە حەبەک بە دەرزیەک بە شڕوبەک دێتەوە جێی خۆی لەکنەمە وەک کفرەکە خین بدەینان ئەو حالەتانە بەڵێ زۆریش خین بەکاردێنین لە بۆ حالەتەکە زۆر پێویستمانە مەسەلەن کەسێکی نەخۆشەکی بەتەمەنە تووشی تەنگە نەفەسی بووە خینەکەی زۆر کەمە کۆمەرێک نەخۆشی دیکەی هەیە لەو حالەتانە مەجبورین کە خینی بدەینێ بەس لە زۆر حالت بەداخەوە ئێستا زۆر بە ئاسانی لە هەندێک جێ خین دەدرێتە نەخۆشەکە خینەکەی تۆزە کەمە و بەسەبەبەکی زۆر بەسیتر خینەکەی کەم بۆ وەک کەم ئاسنی کە بە حەبەک بە دەرزیەک خینەکەی دێتەوە جێی خۆی خین بە ئاسانی دەدرێتن لەو حالەتانە لە جێی دیکە کە ئەمە زۆرمان پێ ناخۆشە حەز ناکەین ئەوها بە ئاسانی خین بدرێتە نەخۆش